بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان شاد. ئەبوبەکری شەریفزادەم لە بەرنامەیەکی ترا لە خدمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆیە داواتمان کردووە لە ساڵی سەرداری ئەردوی دەفتەر سیاسی حیزبی حکمەتی سەبارەت بە ڕووداوێکی مهم، ڕووداوێک کە زۆر تاڵ بوو لە ئەسعانی عمومی و فکری هەموو خەڵکە. زۆربەی زۆری ئێوە بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە ئاگادارن خاترەی تەڵخ و ناخۆشتان لەو دەورانە هەیە، دەورانی پێشمەرگایەتی شەڕی ناو کۆمەڵە و حیزبی دموکرات کە هەمیشە دڵنگەرانی بوون، هەمیشە ناڕازی بوون لەو شەڕەکە دەستی پێکرد بوو. لە بەرنامەی ئەوڕۆیە لەم بابەتەوە لەگەڵ ساڵحەی سەرداری لەسەر ئەم مەوزوعە ئەدوێن. پێشەوەی مستەقیم ساڵی سەرداری وەرگرم بۆ ئاگاداریشتان هەر ماوەی یەک دوو هەفتە یا چەند هەفتە لەوە پێش تەلەڤیزیۆنی ڕوودا و لەژێر ناوی پەنجەمۆرە وتوێژێکی لەگەڵ عەبدوڵڵا حەسەنزادە کە دەورانێک دەبیکولی حیزبی دموکرات بوو وەلانیش دە شەخسیەتایی شاید ئەوەڵ دووەمی هەرەو حیزبەیە بێ لەژێر ناوێکی عمومیە مساحەبەی لەگەڵ دەکات لە سەر وەزیەتی خۆیان و گزەشتەی خۆیان و قیادە موەقەت و یەکێتی و کڵی مەجموعە مەسایلێکی وا و یەکێک لەو یەک دوو خاڵیشی یا یەک دوو سوئالیشی مشەخەسەن دێنێتە سەر شەڕی کۆمەڵە و حیزبی دموکرات کە عەبدوڵڵا حەسەنزادە جوابی ڕۆشن ناداتەوە، دقیقاً فقط ئەواڵێ ئەڵێ بریا ئەم ئیتفاقە نەکەوتبایێ من وەک خۆم شەرمەندەم. ئەو کەسەی وا مساحەبەکەی لەگەڵ دەکات دەڵێ خۆت یا حیزبەکە، دەڵێ حیزبەکەشم دەبێ شەرم کا و لە هەموو خەڵکی کورد مەعزەرەت خوا، یعنی بە نۆعێکە سەراحەتەن ناچێتە پایە مەسەلە، بەڵام دیارە وەکو سیاسەتێکی غەڵەت، وەکو سیاسەتێک کە دەستپێکەری ئەم شەڕەیە قەدر قودرەتیە کە حیزب دموکراتی کرد و زۆربەی خەڵکی جیانزانی ئەمەرە وەلێ ئەڵێ بریا ئەم مەسەلە نەبوایە و هیچ کۆمەکێکیش ناکە. لەم بابەتەوە دەمانەوێت لەگەڵ ساڵحی سەرداری کە وەکو کەسێک کە شاهدی ئەم ماجرا بووە، لەم ماجرایە بووە وتوێژکەین و بۆ ئەم مەسەلانە پرسیاری دەکەین. ساڵحی سەرداری ئەگەر دەنگی منە بیسی بەخێربی لە ڕێگای تەلەفۆنەوە بۆ ستودیۆی بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سڵاو هەیە بۆ ئێوە هاوکارانتان و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ فەرموون لە ساڵی سەرداری من هەروە مقەدەمەیە کورتم باس کرد بە چەندێ دروست یان نادروست هەروە لە ژیانی خۆم استفادەم کرد، بەڵام سوئالی یەکەمی منەمەیە بۆچی شەڕی کۆمەڵە و حیزبی دموکرات دەستی پێکرد و ئەساساً لەسەر چی بوو؟ لەسەر ئەم دەستپێکردنی ئەم شەڕە تەحلیل و نەزەر و دیدگاهای جۆرە و جۆرە هەیە، بەڵام لە نەزەر منەوە کە بە نەزەر من نەزەرێکی زۆربەی ئەو کەسانە بوو لەو سەردەمانە شتی تایبەتی خۆی بوو، ئەویش ئەوە بوو لەو ئەوەڕەوە حیزبی دموکرات دوای قیام و دوای ڕوحانی شاه پێوا بوو هەر حیزبی سەرەکیە و با تەوەجه بە سابقەی و جمهوری مەعاباد و تەشکیلاتێکی بوو، سنەتگەلێکی بووە، ئەوانە وەلێ هەرچەند لە تەبعیدا بوون، بەڵام پێوا بوو هەر کوردستان بەیانی ڕەنبازێنی ئەوانە و ئەوە کە نەسڵێک تازە، ئەوە کە تەبەقەیەک تازەی جوان هاتبووە شارەکان مدعی بوو، سیاسەتیە کرد، زێربار ناچوو، تازە بوو بەرەو مۆدەرنیزم و بەرەو پێشکەوتووی ئەڕۆی و ئەمە لەناو ئەم ئاوگۆڕاوە لە سەرحی جامعە هاتووە بەرەو شارەکان گەورە بوون، خەڵک تەوەقعی چوو بووە سەر نەسڵێک جوانی چەپ لە دانشگاکان و لە مەدارس و دەبیرستانەکان چ لە سەرحی ئێرانە و چ لە سەرحی کوردستانە هاتبووە ڕوو و مدعی بوو و گەرەکی بوو نەتە ژێربار زڵم و ستەم و ئەمڕۆیی بیریەکردەوە حیزبی دموکرات ئەمەی ناناسی قبوڵی نەکرد و وەختێک چاوی کردەوە بە تایبەت دوای قیام سازمانێکی چەپ و سۆسیالیستی ئەو دەورانە بەناو کۆمەڵە ئەعلام موجودەتی کرد و زۆربەی زۆری خەڵک لە شار و دێهاتی کوردستان لەگەڵیا چوون، مورد ئیعتمادی بوون، محبوبیان بوو باتەوەژە بە کاری کادرەکانی. نەتیجە ئەمە گران هات لە نەزەر حیزبی دموکراتەوە و قبولی نەبوو و نەیەتوانی ئەمە بلەخەرە قبولکە کە ئەم ئاوگۆڕە لەسەر جامعە بەوجود هاتووە، لەسەر ئەحزاب سیاسیە بەوجود هاتووە، نەسڵێک بنیانی چەپ و کۆمونیست هاتوون و ئیدعای ئەوەکەن کە ئەم جامعە بەرەو باشی چێ بەرامبەر بە کۆنەپەرستی و دواکەوتوی و مەرد سالاری و
ئاغەوات و زۆموستەن وێسابوون ئەمەی پێ تەحەموڵ نەکراوە ئەو شەڕەی بەداخەوە بە کۆمەڵە تەحمیل کرد ناتوانم یەک بە یەک نمونە بێنمەوە لەکوێوە ساڵەکانی ئەڵبەتە تەنیا بە کۆمەڵە نەبوو بەڵکو حیزب دموکرات هەر کەسێ مخالفی ئەو وایە لێدا ئەجملی لە شاری بۆکانە مەقڕی سازمانی پەیکاری دابەر ئاپیجی و هەشت نەفەری لێ کوشتن و یەک دوو نەفەر لە تووفانی گرت حتا لە چیەکان مەزوون وەسە ئەو وەختێتی لەگەڵ کۆمەڵەیشا دەگیر بوو کە خۆشبەختانە دەقەت کۆمەڵە نەهات بۆ کۆمەڵە سەرنجام هەم لە بار سیاسی و هەم لە بار نظامی و حزبی دموکراتی شکستدا. تۆ ئیشارەت کردوت دەتوانیت زۆر نمونە بێنی تۆ لەوەی کە مەسەڵەن چۆن شەڕەکان دەستی پێکرد خەڵکی زۆربەی خەڵکی کوردستان حەدێقەل بێستا دوو نەسلی پێشی ئێستا یعنی ئەوەی تەمەنی لە 30 ساڵ بەرەژوورە لەو ماجرا ئاگادارە لە پێشەوەی شەڕی سەراسەری دەست پێ بکە زۆر جار تێکەڵچوون و لێکدان لە شوێنە جۆرا و جۆرەکان ناوە براویا دەستی پێکرد ئەمڕۆ حەسەن زادەش موسەقەسەن شتێک باسەکە چەندێ حەقانیەتی نازانم دەکرێت ڕشایەتەوە تەوزیحی بدەویش باسی واکەڵێ ئێمە سیاسەتێکمان بوو لە هەر کوێیەک لە هەر مەنتەقەیەک ئەگەر شەڕ دەست پێ بکە ئێمە نامانەوێت شەڕەکە سەراسەری بکەین بەڵکە کۆمەڵە بوو ئەیویست ئەگەر لە شوێنی مەسەن فەرسن لە بانە دەرگیریەکە بوو کۆمەڵە سیاسەتەکەی ئەو بوو کە شەڕەکە سەراسەری بکە ئێمە پێمان وابوو دەبێ وا نەکەین ئایا ئەمە ڕاستە وابوو ماجراکە؟ نەخێر ئەسڵەن وها نەبوو اتفاقا کۆمەڵە هیچ وەخت تەرەدارەوە نەبوو شەڕە سەراسەریەکە هەمیشەش تەلاشی کرد حتا پەنای بە ئەحزاب و جەیانات و خەڵک و حتما خۆش ئاگادارێکی لەو کەسانەوەی وافعال بوویتیایە لە زۆربەی دێهات ئێمە دەستمان بە دێهاتەکان دەگەی چون شارەکان ئەشغاڵ کراون لایەن نیروگەر سەرگەر جمهوری ئیسلامیۆ بەڵام قەتنامە سادر کرا من لە بیرمە مەسەڵەن زۆربەی کادرەکان تەشکیلات ئێمەیان ئەگرت لە دێهاتەکانە ساڵ 59 حمڵیان کرد بە مەقەڕێکی ئێمە لە بێتوش لای بێژوێ و مەقەڕەکان چەک کرد و حتا کەسێک وا مەسئولی کۆمەڵە بوو بەناوی خدرە سوود دەستگیریان کرد کە دوای هەرەوە خدرە سوود بۆ فەرماندەی هێزی پێشەوای حیزبی دموکرات و لە شارێکا کوژان مەرزوونەوەسە یا دوایی دایان لە واحدێکی ئێمە کات سلەیمانی محەممەدی لە بۆکە لە پورەخانەکانی بۆکان بەڵێ ناوە دوایی و کات سلەیمانی محەممەدی برای قادر نازە بەحاڵ لە قەرەعا بین بۆکان بۆ دایان 4-5 نەفەر ئێمەیان لەوێ تەقیان لێکردنەوە گیانیان بەخت کرد دواییش لە زۆر شوێنی تر ئەم شەوانەیان دەست پێ کرد لە گەویەی مەریوانە لەسەر چەکێک شەڕێکیان بەرەمە تەحمیل کرد 12 نەفەر ئامۆزشی کە ئیتر هێشتا شەڕ نەبوو بوو سەراسەری نەبوو لە دەورەیان تەواو کردبوو هەمووی 16 تا 20 ساڵ عمریان بوو 13 کەس بوون یەشا فیشێکیان نەتەقان بوو لە ئاوزگار کۆمەڵەوە کە وەختە لە کەکەوسان بوو ئەڕۆشن بەرەو کۆڵ و دۆزەغەرە لەوێ کەمیان بۆدانا هەر 12کەیان قەتڵعام کردن بەناو و نیشان موجودن و ئەگەر دەیان موردی تری ئاوا بوو و کۆمەڵە خۆی پاراز و سەعیە کرد ئەم شەڕە سەیاسەیی نەکرێت خۆ معلوم بووە گەڵیا حەمڵیانە کرد ئێمەش لێمانەداوە یا لە هەر شوێنێکی ترا تا ساڵ 60 ئەم دەگیرانە بوو لە ئەو شوێنەوە ئەوان پێڕابوو دەسەڵاتیانس بەتابەت لە ماتەقی شمالی کوردستانە مرتب لە کادرەکان کۆمەڵیانەگرت مرتب هەواداری کۆمەڵیانەگرت مرتب ئەچوون کاریگەرێکی پێشڵە و وا لە کوورەخانە دفاعی لە حەقی خۆیان کرد و ئەوی حەقم کەمە و دەستمزدم کەمە چون صاحب کوورە حزبی دموکراتی بووە چون کاریگەرەکان یانەگرت یا شۆرای حەمامیان تۆ باشتر لە من ئاگادار زیندان چون اعتراض دەبوو بەرامبەر بە ئاغاکان و صاحب کوورەکان لەو سەردەمانە ساڵەکان 60-62وانە هەموویان مەسئولینی حزبی دموکرات بوون حزب دموکرات ئەمەی پێ تەحەموڵ نەکرا لە هەواداری یەگرت لە کاریگەر یەگرت ئەیدا لە ئاعزای ئەحزاب و سازمانە و چەندین مورد شەڕی بە کۆمەڵە تەحمیل کرد ئەم کۆمەڵە خود قاتع بە دروست وێسا دفاعی لە خۆی کرد کە نەهایەتەن ئەوان وەختی وەزعەکەیان دیپیان وا بۆ توانن ئەم کۆمەڵە لە بین بن هێزەکانیان کۆ کردەوە لە کۆنگرەیەکە وەخت خودە حەسەن زادەش عەبا حەسەنش ئیشارەی پێیەکە کە بە تایبەت سەردەمدار ئەم سەراسەری کە ئەم شەڕە قاسملوو بووە لەو کۆنگرا ڕەیەدەن بە سەراسەری کردن یعنی لە هەر شوێنێک دەرگیریەکی بچووک ئیجاد بێ ئەوان
ئەوە بڕیاری کۆنگرەیان بوو کە حتا خود عەبدوڵڵا حەسەن زاروی من لێ موافق نەبووە وایە وەرێ ئەوان شەڕیان کردووە لە هەورامان و لە گەڵیە و لە مەریوان و لە هەموو شوێنێکە دەستیان تا تعرض بە هێزەکانی کۆمەڵە هێزی پێشەوەی کۆمەڵیش ئەمەی قبوڵ نەکرد بەرامبەریان وێسا شەڕی کرد دفاعی کرد لە خۆی و حسای کرد خەڵکان بە وحتى أحزاب وجهات الترتيا دخلتها جملة كردستاني العراق وأحزاب وجهات تر متى أو قدر قدرتي من الهوري خوي هل حفظ كر وسعي كر بالشر قبل البزين قصة وسا يمش طوال تبليغات من أود وأرجع تو حزبك يمش حزبك تو يعني قصة خد كي بو خلق يمش قصة خلق لأنه خلق مصلحة خوان منفعة خوان تشخيصا أجا حزبك يتوان قبول كل كل جماعة قبول قد يل بلاتا قبول يعني كر أشياء ما قبول كي كبير خلاء حزب ترز جهانات ترز أنواع أقسام سازمان وجهانات سياسية برا حزب كذا ما قبول لكن أيضا هي وقت إيه ولا التبليغات كان عليه حزب ديمقراط حزب ديمقراط برا دولة حزب ديمقراط حزب سلكي كردان أشياء حتى كسر ليه إتاعتك وأما ما قبول ما نكر وبرا بري الوسائل وهذا كحزب كردان هم لبار سياسي وهم لبار مزاجي وشكسي عن كيف تحميل كمرحلة جاية متفاوتة ولما تشوفك صارتولي كشة وآخري وقت ما أول ما لبعض الزاميو ضعيف كرد لا أقل نتوان فلا بعد من قطنا مي تشبس يكجانا بمان ديما ششكو غلا وأوان إجراك بغا ديما سألو برسيارانا وانا لم أم تاريخا وكو خوش الإشارة بيكردو زور بي خلقيش لحظة بلحظة لم تاريخا أقادار لم شرع دیارە لەم بەرنامەیە ماشا لە بیست دەقەڕوبێکان نەگونجێت بەڵام پرسیارەکەم نەمایە سێ بمانێ و نەمانەوێ جا چەندێ دروست یان نادروست سێ تەشکیلات بە ناوی کۆمەڵە فعالیەتەکەن کۆمەڵەیەکە ئەو دەورانە لە مقابل ئەم هێرش و تەعاڕوزەی حیزبی دموکراتە ڕاوەسا و قاتعانەش دفاعی کرد لەو ئازادی و خاسانەی کە ئەوێ بۆ کۆمەلگا و زۆربەی زۆری خەڵکی کوردستانیش لەگەڵی بوون عەلا ڕەغمیەوەی کە لەم شەڕە لە هەردوو لا کوژێ خەڵک مشەخەسەن مخالیفی نەفسی کوشتنیە میسانانە بوون بەڵام لە عەینی حاڵە دیفاعیان دەکرد لەو سیاسەتە قاتع و دروستەی کۆمەڵەکە دیفاع لە ئازادی و مافی کرێکاران و زەحمەتکێشان قسەکەم پرسیارەکەم نەمەدە ئەم سێ کۆمەڵەیە سکوتی مطلقیان گرتووە جواب نادەنەوە ئەنگار مەسەلەن لەو تاریخە لەو افتخارە لەو مقاومەتەی کە دفاع لە ئازادی و خاصی کرێکاران و زەحمەتکێشان و ئەمانە بووە پەشیمانن سکوتیان کردووە هۆی ئەم مەسەلە چییە بۆچی هیچ جوابێکیان نییە بۆ مەسەلە بەنظر من مەوزعی ئەوە سکوتیان نەکردووە بەطور واقعی مەوزەی ئەو سێ کۆمەڵیش دوانیان کە کۆمەڵی عەبدوڵڵای موحدەدی و کۆمەڵی زەحمەتکێشان و کارۆمەری خانیزادە مەسئولیەتی ئەوان فەرقەکەن بەنظر من ئەوان چوونە سەر ڕاستی حزبی دموکرات وێساوە و هەموو شتانە وا لەو سەردەما حزب دموکرات گەرەکی و تەحمەلی کا بە کۆمەڵە ئەمان قبولیان کردووە ئەم دوانەی تر قبولیان کردووە حزبی شۆڕژگێر و حتا حزبەکەی عەبدوڵڵای موحدەدی لەگەڵیانە بەیانیەی ئستراتیژیک و نازانم هاوکاری درێژ مدەت و ئەوانەیان ئیمزاکردووە بێک و هاوکاری زۆری نەکەن قسەی من ئەوە نییە ئێمە مخالف هاوکاری بین مطلقاً مخالف هاوکاری بین بەڵام هاوکاری لەسەر چی؟ هاوکاری کە ئەگەر یەکێک جودانم زۆر خۆی سیاست خۆی بەیەکی تەحمیلکە قبول نییە و هاوکاری نییە و ئێمە پێمان وایە حزبی دموکراتی کوردستان هەر لەسەر ئەو بەزمەی خۆیەتی کە ئەڵێ مدعیە من حزبی سەرەکیم حزبی دموکراتی کوردستان هەردوو باڵەکەین مەرزوم مەرزوم ئەو دوانە چووی سەوانە بوون بە دوو حزب ئەڵێ شۆڕژگەر ئەمانە دیان قبول کردووە کە هەر شۆڕژگەر بۆی لەگەڵا پەیمان و عەهدنامەی ئیمزاکەن هەر حزبی سەرەکیە بۆیە شەو ڕۆژ بە دەوروبەریانە دێن و خواخوایان لەگەڵیانە هاوکاریە بکەن ئەمە ئەوانی ئەوەی وا کۆمەڵەی سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە ئەو بە نظر من جۆرێکتر بیرەکاتۆ هیچ نەقدێکی بە حزبی دموکراتی کوردستانی ئێرە لاقل ئەوە عەلەنی بێ نییە مرتب لە هاتوچوان بەیەکۆ ظاهرەن ئەوەسە کە لە داهاتووی کوردستانە حزبێکن و مەترەحن هیچ کە قسەی لەسەرەوە نییە حزب دموکراتی لەکە حزبێکی ئیجتماعی لەو جامعە متعلقە بە گرایشێکی ئیجتماعی اتفاقا لە سایەی بەدەسەڵاتگەیاندی ناسیۆنالیزم لە کوردستان عێراقا ئەوان جۆزیان لە جاران معلومە باشترە حتا لە کۆمونیستەکان و چەپەکان باشترە بەڵام ئەمە بە معنیەوە نییە سازمانێک کە خۆی بەخۆی ئەڵێ چەند امتیاز باقی نەقدی نەکا و سیاستە غەڵەتەکان و
زدە کاریگەری و ناسیۆنالیستەکانی نەقد نەکە. قسەی ئێمە ئەوە نییە کە دەست بەر بۆشە، اتفاقاً ئێمە بەرعەکس حیزب دموکرات و بەرعەکس کەسانی تر هەمیشە وتومانە کێشەی سیاسی اختلاف سیاسی لازم ناکە دەست بێ بۆ چەک. هەموو کەسەشێ ڕەعایەتی کە دموکراسی و پارێزێ ئازادی و پارێزێ هەرچێ کەسە ئەحزاب بنیامەکان شەخصیەتە چەندێک گەورە چەندێک بچووک مهم نین، تەشەکلهای تودەیی تەشەکلهای کارگەری معلم حەقیان ئەس قسەکەن حەقیان ئەس نەقدکەن حەقیان ئەس دامەزەرکەن. بەڵام ئەوە سازمانی کۆمەڵی حیزبی کۆمونیستی ئێران ئەم نەقدەی نسبەت بە ئەوان نییە، لەگەڵیانە لە سازشایە مرەتەب هاتووچووەکەن. بەحسی ئەمە قسەی ئەوە نییە کە هاتووچوونەکەن، بەحس اتفاقاً ئێمە دۆران خۆی وتومانە کە ئێمە حازی مناسبەتە لەگەڵ هەرجا ئەحزابە تەنزیم بکەن، بەڵام بەو شەرتە لە سیاسەتی کۆمونیستی و چەپی خۆمان لانەی هەر حیزبێک هەر جەریانێک هەر قدرەتێک زۆر بێژێ بە خەڵک لە مەقام کاریگەرا بوێسێ بچێ سازشکان لەگەڵ جمهوری ئیسلامی بەردووبەست کە بە دوور لە خەڵک تەسلیم گرێ بەس لە موسەر جامعەی کوردستانی بەرامبەر یاوێسین کارێکە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵی حیزب کوردستان نایکرد. بەڵام ئەو دوانەکەی تر بەنەسم لە ڕاستی حیزبی دموکرات ئاوێساون و هەر بۆیە لازمەکە کۆمونیستەکان ئەو دەورە ئێمە ومانانێک کە ئەو تاریخە تایە بووین و بەشدار بووین و دفاعمان کرد لە کاریگەر و زەحمەتکێش لە مەقام قوڵدری حیزبی دموکرات، دفاعمان کرد لە ئازادیەکان. بەرزەمە ئیسیش ئەو تاریخە ناوێ بێ بەژێرەوە بۆ نەسڵی جوانە و تاریخە بازگوو بکەین بیڵێن و ئەو حەقیقەتە وا بووە نێوان پیشانیەتەوە و لە داهاتووشە بەنەزەر من ئەشێ ئەمە ئیدامەی بێت. بەڵێ ساڵی سەرداری هەروەکو بۆ خۆشت باست کرد لە جەریانە بووی ئەوەی کە معلومە و شاراوە نییە بەهۆی حزورێکۆ کە هەردوو لە هەم حیزبی دموکرات و هەم کۆمەڵە شەو و ڕۆژ لە دێهاتەکان بوون لە ناو خەڵکا بوون ئەم مەسەلەیە مشکلی خەڵک بوو ناڕەزایەتی بوو کە ئەم شەڕە بە جوزیات و خەڵکەکە ممکنە نەیانەزانی چێ حەقێتی و چێ ناحەقێتی و ئەلاڕەغمی هەر تەبلیغێکە هەر کامێک لەم حیزبانەیان کرد سیاسەتێکە زۆر ڕۆشن بوو خەڵکیش هەمیشە دیفاعیان لێ کرد ئەوە بوو کە ئەلاڕەغمی ئەوەی کە دەرگیری ڕووشی ئەدا بەڵام کۆمەڵە سیاسەتێکی گرتبووە پێش شەو و ڕۆژی ژەم تەبلیغاتەی لە ڕەسانە و ڕادیۆکانی و حتا لە تەبلیغاتی ماڵ بە ماڵی و پێشمەرگەکانی کە لە ناو خەڵکا قەرارێنەگرت باسی لەوا کرد کە ئێمە لە نەزەر خۆمانەوە شەڕمان یەکتەرەفە ڕاگرتووە. ئەمە چه سیاسەتێ بوو چه هەدەفێکی تاقیبە کرد لەم سیاسەتە؟ ئێمە هەر لە ئەوڵۆ عەرزم کردن موافق شەڕ نەبووین، بەڵام شەڕەکەمان پێی تەحمیل کرا خۆ معلومە شەڕەکەمان کرد و بردمانەوە دۆرانە. بەڵام لە ئیدامەیە لە ئەسەر سیاست ئەوتا هەر ئەو وەختە ناو حیزبی کۆمونیستی لە دوو بۆچوون بوو نووسراوان بوو بۆچوونە بەرعەکس ئیدعایەوە ئیسامانەیەکە بۆچوونێەوە بوو کە لە کۆمونیست نازان چەنا ئەکرێ دوای بێژین عەبدوڵای موحتەدی ئەیوت ئەم شەڕە سێ مسەلەسە سێ کوچکیان پێوت یەکێک لەسەر قدرەت و دەسەڵاتە، یەکێکی گۆشەیەکی حیزبی دموکراتە، گۆشەیەکی جمهوری ئیسلامیە، گۆشەیەکی کۆمەڵەیە و ئێمەشێ لەگەڵ ئەم دوانە شەڕکرد جەنگ تاپی نووسی کە ئەمە نەقد کراوە بە دروست لەلایەن مەسئول حکومەتەوە. حتا سمینارێکی بۆ گیراندوو لە پەلازای کۆمیتە مەرکزی ئەو سەردەما هاتن لە زستانێک ساڵ 63 بوو یا 64 بەپێ زۆر باری بوو لە حەوتاش ئەو سمینارەی گیرا سەدان پێشنەرگەی کۆمەڵ لەوێ بوون کە ئەوە نەقد وکرا غێر مستەقیم. جەباوەگەر ئەم شەڕ تاپیروزە غەڵەتە. ئێمە اتفاقاً تەلاشکەین لەبەر نزامی بەرتەری و تەفاوت خۆمان بەسەر حیزب دموکراتە بەدەست بێنین، بەڵام حیزب دموکرات شەڕەکە حاشیەی کەینەوە و ئاتەش بەسکەین ئەمە جمهوری ئیسلامی تیا خێرەکە و ئەم نە کۆمەڵە توانێت حیزب دموکرات لە ناوبا لەبەر نزامیەوە و نە حیزب دموکرات توانێت سابتیش بوو کە کۆمەڵە لە ناوبا بەرچێ بە هەر دەرەجەیە ئەمە ئەم شەڕە حاشیەی بێتۆ ئەمە بە نەقد کرێکار و زەحمەتکێشە بە نەقد فەزایە و ئەمە شتێک بوو حتا لە هەموو دێهات و حتا لە مەحەلاتێک لە شارەکانە ئەو وەختە ژێ اختناقە قەتنامەیە سادر کرد خەڵک خوازیار ئاتەش بەس بوون خوازیار ئەوە بوون کە ئەم شەڕە ناوێت و ئێمە وەختی لەبەر نزامیەوە شەڕەکەمان حاشیەیی کردو و لە جنوبی کوردستانە تەقریبەتوان بێژم حیزب دموکراتوان بەرەو سەقز و بانە و ئەوانە پاشەکشێ پێ کرد ئەم شەڕە ئەلاممان کرد و ئەمە هاتە پلنۆمێک کە دوایی ئەمە قەتناوی مەسئول حکومەت بوو خۆی نووسی لە پلنۆمێکە تەسویر بوو خۆی ڕۆشتە بۆ ئەوروپا لە کۆنگرەی 6 کۆمەڵا کەمەیەکێ لە نمایندگانە و کۆنگرە بوون بە ئیتفاق ئارا ئەم قەتنامەی ئاتەشبەزێک جانبە
تسويب كرا وبس يعني كوملا ويميت أومان بكارب حزب ديمقراط مجبور بو ناچار بو دوای ئەوە کە بەشێکیان مخالفەتیان کرد لەگەڵ شەڕا حەزای کۆمیتە مەرکەزیان بەشێکیان حتا دوایی بوو ناچار و بە دوو شەق لەسەر مەسئلە ئەو نەفس مەسئلەکە جدیە و نەفس شار بۆیان هات هەم دەبارەزایەوە حتا لەبار سیاسیەوە حتا ئەحزابی وا لە کوردستانی عێراقا بوو ئەمانەیشیان دەخەڵەتیان کرد کە هەم بوو بە دوو بەشەوە هەم مجبور بوون لە ئاخرا ئاتژبەسیان قبول کرد. بەڵێ سپاس ساڵی سەرداری ئەگەر بکرێت تەوزیح بدەیت لەوەی کە کولەن زیاد لەم تەوزیحاتەی کە دات علەتی شەڕەکە چی بوو سیاسەتی حیزب دموکرات چی بوو تەحملی ئازادی و ڕادەربرینی ئەحزاب و خەڵکی نەدەکرد سەرنجامی ئەم شەڕە چۆن کۆتایی پێهات ئایا هەر بە تەلاشی بەو سیاسەتە دروستەی کۆمەڵە بوو کە شەڕی فەرعی کرد بوو سیاسەتی ئاتەشبەسی یەکتەرەفەی ئەلام کرد بوو یان نا نەتیجەی فشار و قودرەتی کۆمەڵەش بوو لەو دەمەیە حزب دموکراتی متەوجێ ئەمە کرد کە بلاخەرە بێ شەڕ ڕاگرێ و ئەمە قبولکە چۆن بلاخەرە ماجرا فەیسەڵەی پەیدا کرد. بەڵێ کۆمەڵا هەمزەمان کە ئەم شەڕیە لە بارمزایەت دەفاعە کرد لە خۆی و شەڕەکەی ئیدارەیە کرد و بەرامبەر بە حزب دموکرات ئێوێسا لەعەی حاڵە شەو ڕۆژ خەریک بوو تەلاشێک کرد لە ڕادیۆکەوە قسەیەکە بۆ خەڵک ناو جیانات و ئەحزاب وانە حتا دەفعەی 11 حزب و جیان کۆبوونەوە و چوون لەسەر ئەوەی هەورامان تحقیقیان کرد کە ئەوان ڕەفەقانیمانی ئەدام کرد حزب دموکرات دوایەوە ئەسیر بوون گرتنیان بەناو مەنیشان هەمویان هەست. من زۆر بەداخەوەم بۆ ئەو کەسانە لە هەردوو تەرەف چ پێشمەرگەی کۆمەڵە و چ پێشمەرگەی حیزب دموکرات تیاچوو و ئەمە نەتیجەی سیاسی هەڵەتی و قوربانیی حیزب دموکرات بوو. کۆمەڵە نیشانیدا هەم لەبار سیاسیەوە و هەم لەبار قدرت نظامیەوە توانایی ئەویە هەست کە ئەم شەڕە فەرعی کاتەوە و بەنەزەر من بەشێک زۆر ئەوە مهم بوو حەقانیەتێک وا بووی سیاسەتێک دروست وا بووی و ئەو ئاتەشبەس یەکجانبەکە ئەعلامی کردی تر دار لەدەست حیزب دموکرات داکەوت هەرچی کات ئەوە خۆ ئاتەشبەسەکەی ئەعلام کردوە تۆ وەلایکەی حتا ئەحزابی بوون بە جۆرەی تەرەفداری لە ئەویانە کرد ئەوانیشی تر نەیانتوانی دفاعی بکەن و مهمتر لە ئەوە عەرزم کرد خەڵکیش کوردستان هاتنەمایان قسەیان کرد ئینتقادیان کرد زۆریان ناوە بۆ پێشمەرگەکانیان بۆ کادرەکانیان ئەگەر ئێوە مراجعەتان کردوێ بە خاترات بەعزێ لەو کادرەیانە هەمووی ئەوانە ئەمانە بینی کە ئەو شتانەوە ئێستا ئەمێژی لەو سەردەما بووە و خۆشیان بەشێکیان ناڕازی بوون بەڵام شەکەیان پێکردوون. حزب دموکرات یەک شعاری من لە بیر بەحەتم تۆش لە بیرتە لە یەک شوێناوە حەملەی کرد بە ڕەفقانیانە و جەماعە 15 نەفەرەکانی کوشت ئیتر وایە زانێت دنیا تەواوە لە رادیۆکە ڕەسمەت ئەعلامی کرد بێشەرمانە وتی شەر دەزانێت قۆناغ لەکوێ دەقیقاً وا بوو وە کۆمەڵە جوابی داوتی ئێمە جواب هەر کوڵە دیکتاتۆری ئەدەینەوە لە ئایندا معلومە ئەکا کە چیەکەین و معلوم بوو بە دفاع خەڵ لێمان بەس ئتخا سیاسەت دروست بە شەڕی قارەمانانە و شەو ڕۆژ ئەو پێشمەرگانی کۆمەڵە فەرمەندەکان کۆمەڵە مەسئولین و ڕەهبەرانی ئەو سەردەمەی کۆمەڵە فداکارانە تەلاشیان کرد تا سەرنجام حزب دموکرات ناچار کرد بە پاشەکشەوە ئیتر لە مەزیاتر نەتوانێت حاڵەمان بۆ بکە و خۆمان دفاعمان کرد و بێلەخەرە تەسبیح لە جامعەی کوردستانە هێزێکی چەپ و کۆمونیست بەلەوە بگەنە قودرەت بورژوازی بگاتە قودرەت بورژوازی منتەقە دەرەقەتی نەهات و لە مەقاڵەی وێسا و نایە سەرجەی خۆی بەنظەرم دەرسایەکی زۆر زۆر مهمی تیا بوو ئومیدوارم هیچ وەقت کەس دەست نەبا بۆ چەک لە مناسبات ئەحزابە بەڵام ئەوەیش تاریخێکە و تەجربەیە هەر کەسێ قولدرد بێ بەرامبەر بە کارگەر و زەحمەتکێش و چەک و کۆمونیستەکان وانیە کە ڕەحەت بتوانن سەرکوتیان کرد ئەو تاریخە نیشانیدا و دفاع لەو تاریخە بەرزەم وەزیفەی هەر ئینسانێکی کۆمونیست و ئاگاهە بە مەسائل جامعەی کوردستان. ساڵە سەرداری سوالێکمە شاید جوابەکەی زۆر کورت بمەوێت جواب بدەیتەوەیش بە پێچەوانەی ئەوەی کە عەبدوڵڵا حەسەنزادە گوتم چەندین مەوزوعە کە بەشێکی لەوەی شەڕی کۆمەڵە حیزب دموکراتە هەروە ئەخلاقی ڕێ بریا نەبوایە شەرمەندەم خۆشم و حیزبەکەشم ئەوەی کە تۆ تەوزیح دەی لەوەی کە حەقانەتی کتێبووە تۆ بە پێچەوانەی ئەو وا من ئەحساسەکەم کە ئەو تاریخە عەلا ڕەغمی تاڵبوونی کە ئینسان کوشتنیشی تێدا بوو بۆ تۆ قابلی دفاعە بەڵێ کامۆ قابل دفاعە دفاع لەکردن بۆچی ئێمە مەسەڵەن لە مەقامە جمهوری ئیسلامیە شەڕەکەین و بێەوە خۆمان حەسکەین
چەکمان هەڵگرت و شەڕمان کرد و ئەوانە ئینسان گەیلە و بەینا کوژرا قابل دفاع بۆەوە ئێمە هیچ تعرضمان بە جمهوری ئیسلامی نەکرد عینەن حیزب دموکراتی وا بوو بەداخەوە حیزب دموکرات تعرضی کرد بە ئێمە هیچ شەڕێک ئێمە دەستمان پێ نەکرد ئەوان دەست پێکەن شەڕ بوون ئەوان قلدریان نەکرد دەرنەتیجە من لەو تاریخە دفاعەکەم و درود ئەنێرم بۆ هەموو ئەو کەسانەی وا لە ڕێگەی دفاع لە کاریگەر و زەحمەتکێش لە ڕێگەی دفاع لە ئازادی دفاع لە ئینسانیەتە گیانی خۆیان بەخت کرد و زۆر بەداخەوەم بۆ کەسانێک وا ئێستا ئەو سەردەمە ناو کۆمەڵا بوون و ئیستا ناویان کۆمەڵەس و هەموو ئەو تاریخە پڕ افتخارەی کۆمونیستیان فرامۆش کردوە و ئەو هەموو ئینسانە کۆمونیستە تیاچوو ئێستا ئەمانە ئەنگار نەئەنگارەوە مەسلحەت خۆیان و مەسلحەت ئینڕۆی حیزبەکەیان بەسەر حەچێشتا تەرجیحەدەن و ئەمە وەزیفەی کەسانێک وەکو ئێمەوانانە و کۆمونیستەکانەکە لە تاریخە ڕفێقانەمان وا لەو سەنگەرا گیانیان بەخت کرد و دفاعیان کرد لە ئازادی و سۆسیالیزم ئەو تاریخە ئێمە ئەشێ دفاعی لەکرد قابل ئەرجە و یادیان هەمیشە بەرز و بەڕێزە لای ئێمە. ساڵی زەرداری بەنوانی ئاخرین پرسیارم باتەوە جێ بەوەی ئیشارە کرا بالاخره حەقیقەت دوو نەسل ئەم ماجرا ئەم تاریخە ئەم ڕووداوە ناناسن یا نەیاندیوە یا ممکن ئەسەن تاقیبیان نەکردبێ ئەو نەسلی کە خۆی لەناو ماجراکە بوو وەکو کولی خەڵکی کوردستان ئەم ماجرا ئاگادارن هیچ بەڵام ئەم دوو نەسلی کە ئاگاداری خۆشن لە ئەوەڕەوە شتێ ئێشارەیە کورتە کرد ئەگەر بتەوێ باتەوە جێ بە وەزیەتی کوردستان و منتەقەی ئێران و عێراق و کولەنە و شوێنەی کە کوردستانەکان مەجموعەن مەنظومەوە بەتایبەت ممکنە ئێران لەم اتفاقانە ڕوو بداتەوە تۆ تەوزیحت فراخانت بۆ ئەو نەسلەی کە ئەم اتفاقا ئاگادار نەبوون ممکنە سبەینێ هەر ئان ئەم حیزبانەوە ئەم جەریانە ناسیۆنالیستی و خۆمپەرستانە ئەم تاریخە تێکرارکەنەوە پەیامت چییە بۆ ئەم نەسلە؟ من پەیام ئەوەسە داواکەم لەو دوو نەسڵە بڕۆن ئەو تاریخە بخوێنەوە هیوادارە بێ بتوانین بەم شێوە وەڵێ ئەوە تاریخ 5-6 ساڵ مبارزێکی زۆر خوێناوی بەداخەوە زۆر سەخت زۆر شەو نەخوونی بنیا وەختی بیرێکەوێتەوە دەورانە ئەسڵ عەجایبی لێت چۆن چۆن دەرچوو بۆیە هەمووی ئەسنادە بەنظەمە گە بتوان بچن لە ئەم تەریق ئینتەرنێتەوە بەعزێکی کتێبە ئەو شەڕانە نووسراوە ئەو سیاستانە نووسراوە حیزب دموکرات حتا ئەوانەوە میانجیان کردووە لە 15 سازمان بوون گفتارەکان رادیۆ کۆمەڵە گفتارەکان رادیۆ حیزب دموکرات مسەودەی کۆنگرەی هەشت حیزب دموکرات سیاستای حیزب دموکرات هەمووی نووسراوە ئەوە کە خۆیان قەزاوت کرد پەیامم ئەوەسە من پێم وایە تەنیا یەک شت دەتوانێت بەرگری کات لە ئەوە کە شەڕ نەبێتەوە جاریکردن ئەویش ئەوە کە ئەو نەسڵە و ئەو نەسڵ جوانە و ئەو ئینسانانەوە دڵیان لێدا بۆ ئازادی وە لەو جامعەی کوردستان و جامعەی ئێرانە ئەشێ دەخاڵەت کرد نابێت تەفاوت بن نابێت نزارەگەر بن بە هەر دەرەجەیە نزارەگەر بیت بە هەر دەرەجەیە بێتەفاوت بیت بە هەر دەرەجەی پێمان وابێ ئەو شەڕە بەهێن مەربوط نییە سۆزی چۆن لە مەگەر لە سلێمانی و هەولێر ئام اتفاقە نەکەوت مەگەر ساڵ 96 و 95 ئەو دوو حیزبەت هەتا ئەخلەیەکیان نەکوژ ئیسەیش فرێ لە بنیامەکان بێسەر و شوێنە مەگەر حیزب دموکرات شەڕەی بە ئێمە تەحمیل نەکرد لە دیهاتەکانە بەرچاو خەڵک دیهاتەوە دێ نەبوو شەڕێکیانە بێت بێنچە هیچ ڕێگەیەک نییە غێر ئەز ئەوە بەنزە من مردن کرێکان و زەحمەتکێشان خەڵکی مەحەلە تەشەکولیان بێ نیرویان بێ خۆیان بن دەخاڵەت کەن و هەر حیزبێک هەر کەس چاپ ڕاست دۆمەکات کۆمەڵای کۆمونیزم حکومەتیست هەر کەس ناحەقی گوت هەر کەسی ئازادیەکانی پێشێر کرد هەر کەسێ چوو بە گشت خەڵکان بە ناحەق گشت حەقت نییە تەنیا ئەوە دەتوانێت تەزمینی کات من پەیامەوەسە یەک ئەو تاریخە بخوێنەوە ئەسنادەکەی دوو بەنزە من دەخاڵەتگەر بن لە وەزا ئەحواڵە لە مناسبات بین ئەحزابە و ئەو تاریخەی ئەم حیزبە ناسیۆنالیستانە نەتەنیا لە ئێران بە هەر سێ چوار پارچەکەی چاو لێ بکەن بە نەزەرم زۆر شتی هەردەست و ئەم تاریخە تاریخی خوێناویە لە بین خۆیانە و حتا دایان لە کەستر لە ئەحزابتر لە چەپیان داوە لە ئیسلامیان داوە لە ڕاستیان داوە بزان لە تورکیا دایان لە کوردستان قفعام کرد لە کوردستانی عێراقا ئەو دوو حیزبە جای چەند هەزاریان لێ کوشت لە کوردستانی ئێرانە من نازانم شاید ئێمە 500 پێشمەرگەمانتیا چوو نازانم چەندێن دقیق ناتوانم بێژین وێ حدود ئاوا حیزبکە زیاتر و سەدان پێشمەرگە ناومید بوون ڕۆیشتنەوە پۆل لە حیزب دموکرات و حتا لە کۆمەڵە ڕۆیشتنەوە
بێز هەر کەس قندری بکە هەر کەسی ناعەقی بکە هەر کەسی ئازادی مافەکان و ئازادی بەیان و ئازادی تەشەکل و ئازادی حساب و ئەوانە پێشێکە و مەحدود کاتۆ بێسێ ئەنا لە جامعەی ئێران و کوردستانە 100% لە هەر تەغییرێکان من مطمئنم شدوا ڕواتو واشێ تەلاشکن هەر لەیسۆ هەرچێ حزبە چەپ و ڕاست هەر حزبێکی سیاسی قبول کات بۆ حل اختلاف و کێشەی سیاسی خۆی دەرنەوە بۆ ئەسڵح دەستبردن بۆ ئەسڵحە لە مناسبات بین ئەحزابە لە مناسبات بین ئەحزاب لە خەڵکە مەمنوعە ئەمە تەنیا بەنظر من پەیامێکە هەم ئەو تاریخە بخوێنین و هەم دەخاڵەتگەر بین و هەم تەرجمە لەو ئەوزاع ئەحوال و ڕابردووی خۆمانە بگین بەتایبەت نەسڵی ئیمڕۆ و نەسڵی جەوان. مەمنون بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆرە. سپاسدانەکەم بۆ وەختە لە اختیارتانە. سپاس بۆ تۆش.